صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان، ئێستا ئەو کاتەیەکە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمڕۆ کە دەکاتە 28 نوێی 2024 ڕۆژی شەممە لە شاری قەڵازێ لە ساحەی مامۆستا مەهدی. ئێستا بەشداربووان هەمویان ئامادەن بۆ ئەوەی کە پرسیارەکان وەربگرن لە خزمەتی ئەو مامۆستایانە و ئەو چاودێرە خۆشەویستانە داین. الحەمدوللا ڕێژەیەکی زۆر لە خوشکان و برایان ئەم ساڵ بەشدار بوومان هەیە لە قەڵازێ و لە ڕانیە و لە سلێمانی و هەولێر کە ئێستا لەو کاتەدا دەست بە تاقیکردنەوەکە دەکەن. ئێستا ئێمە پرسیارەکانمان نەکردوێتەوە. پرسیارەکان ئەم ساڵ ڕێژەکەمان ڕێژەی پرسیارەکان خۆی لە 34 پرسیار دەگرێ، هەمووی هەڵبژاردێ، تەنها یەک پرسیار نەبێ، ئەو پرسیارەش کۆتایی بەس بۆ چوونی خۆی دەنووسێ خوێنەر لەسەر ئەو پرۆژەیە و ئەو ژیاننامەیە کە ئەم ساڵ خوێندوێتەوە. سوپاس بۆ خوای گەورە ئەم ساڵ لە مانگی مەولودا لە خزمەتی ژیاننامەی پێغەمبەری خوادا بووین صلی الله عليه وسلم. جێی دڵخۆشیە کە لەم مانگەدا ئێمە خوێنەران ئەوانەی کە ئەم ساڵ لە شارەکەمان لە شارەکانی تر مەشغوڵ بن بە خوێندنەوەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوە وفاکی گەورەیە لەم ڕۆژەدا کە ژیاننامەی پێغەمبەر بخوێندرێتەوە صلی الله عليه وسلم، یان لەم ڕۆژگارەدا کە خەڵک مەشغوڵی کۆمەڵێک شتی بێسوودە یان خوێنەر کەم بووە. بەس الحەمدوللا ئێمە ئەو پرۆژەمان ڕاگەاند و ئەم ساڵ ساڵی شەشەمە ئەم پرۆژەیە. سوپاس بۆ خوای گەورە بە هیمەتی هەموو لایەک و دڵسۆزان ئەم ساڵیش بەخێر و خۆشی بەڕێوە دەچێت. ئێستاش پرسیارەکان دەکەینەوە بۆ ئەوەی کە خوێنەرەکان بەشداربووان پرسیارەکان وەربگرن و وەڵامی پرسیارەکان دەنەوە. مامۆستا دەکەیم ئەگەر دەنات پرسیارەکان بکەیتەوە. کاگە بەکەر بەشی بەناوی خدای بەخشندە و میهرەبان، ئێمە و چاودێرەکانی پرۆژەی نووری نەمر هەڵدەستین بە دابەشکردنی پرسیارەکان بەسەر ئامادەبوواندا. هیوادارم سەرکەوتنێکی باش بەدەست بهێنن. لە فەیزی ئەو خودایە باز ناگاتە جێ ئەو شایە کەس لە عالەمی جودایە باز لؤلؤی جەوهەرداری من لە عالەمی جودایە باز لؤلؤی جەوهەرداری من نوری بناغی عالەمە بۆ ئەنبیایان خاتەمە ئادەم لەبار ئەو ئادەمە مەحفوظ بکەی نازداری من ئادەم لەبار ئەو ئادەمە مەحفوظ بکەی نازداری من ئەی سەیدی سەرداری من ئەی مەحرەمی ئەسراری من ئەی ئەحمەدی موختاری من سەڵاوات لەسەر تۆ یاری من ئەی ئەحمەدی موختاری من سەڵاوات لەسەر تۆ یاری من ئەو جا مەلائیکەی خودا شەقیان کرسینەی بالهودا بەشی شەیتانیان کرد جودا و کردیان نەگوو. بسم الله الرحمن الرحيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. سپاسی خوای گەورە دەکەم کە ئەم ساڵش بۆ سێم ساڵ توانیم بەشداری لە پرۆژەی نووری نەمردا بکەم کە بۆ ئەم ساڵش کتێبەکەمان باس لە ژیانی خێزانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کە پرسیارێک زۆر لەناو ئێمەدا باوە ئەوەیە کە ئایا بۆچی پێغەمبەر زۆرترین خێزانی هەبووە. یەکێک لەو هۆکارانێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرترین خێزانی هەبوو ئەوە بووە کە لە سەردەمی جاهیلیدا گەرنگترین پەیوەندی خزمەتی بووە. ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر هۆزێک ژنێکی هێنا بایە ئەگەر هەموو هۆزەکەش مسلمان نەبووە بەلایانی کەمەوە نیوەی هۆزەکە مسلمان دەبوو کە ئەمەش دەستکەوت بوو بۆ بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام. و یەکێکیش لەو نمونانە ئەبوو سوفیان بوو کە
بۆ یەکێک بوو لە دوژمنە سەرسەختەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاینی پیرۆزی ئیسلام کە بە خواستنی حەبیبەی کچی توانی دوژمنایەتی 18 ساڵەی لەناو بڕێت و دوژمنایەتەکان گۆڕان بە خۆشەویستی بەڕاستی هیچ وشەیەک و هیچ وەسفێک ناتوانێت گزارش لە ژیانی پێغەمبەرمان بکات صلی الله علیه و سلم کە چەندە ناخۆشی و ناڕەحەتی و زەحمەتی چەشتووە بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و هیوای سەرکەوتن بۆ تەواوی بەشداربوان دەخواتم خوای گەورە پاداشتی ئامادەکارانی ئەم پرۆژەیە بداتەوە و نمونەیان زۆر بێت ئینشاءالله. ئەو جا مەلائیکای خوددا شەقیان کرد سینەی بالهودا بەشی شەیتانیان کرد جودا کردیانە گوڵزاری من بەشی شەیتانیان کرد جودا کردیانە گوڵزاری من حەمزە و ئەبوو بەکری سەدیق فاروق و عوسمانی حەقیق بمؤمني دبوم رفيق لقى شيري شكاري من بمؤمني دبوم رفيق لقى شيري شكاري من أي سيدي سردار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين اللهم صل وسلم وزد وبارك على روح سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سرتا زۆر سوپاسی خوای پەروەردگار دەکەم کەوا تەمەنی پێبەخشیم کاتی پێدام کە ئەم ساڵ بۆ 6مین ساڵ بەشداری بکەم لە ژیاننامەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە پرۆژەی نوری نەمر. بەڕاستی ئەگەر باسێکی ئەم پرۆژێ بکەین باسی ژیاننامەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی السەلات وەسەلام بەڕاستی من وەکو قوتابیەکی حوجرەی ئیمامی شافعی کە 6مین ساڵە بەشداری دەکەم لەم پرۆژەیە بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینیوە بۆ شارەزابوون لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام. بەڕاستی گەنجانێکی یەکجار زۆر ئیستیفادەیان کردووە هەم لە برایان هەمیش لە خوشکان و لە زۆرێک لە شارەکانیش کە ئەنجام درراوە. سوپاس بخوای پەروەردگار بەڕاستی ئینسان دەگەێنێتە ئەو ناسینەی کە زۆر گرینگە ئینسان بەم جۆرە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام بناسێ نەک تەنها ناسینێکی سادە تەنها بزانێ پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام ناوی چییە لەکوێ لەدایک بووە بەڵکو ئەم ژیاننامەی ئێمە گەیاندا ئەو ئاستەی کەوا بە تەواوەتی شارەزابین لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام. دووبارە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم ئەگەر بە هەوڵێکی زۆر کەمیش توانی بێتیان بەشداری بکەن لە سازدانی ئەم پرۆژەیە خوای پەروەردگار جای بەخێریان داتەوە و سوپاسی زۆر تاوڵمان هەیە بۆ جەنابی مامۆستا مەلا پشتیوان کە ڕێکخەری ئەم پرۆژەیە بەڕاستی ماندووبوونێکی زۆری بینیوە لێرەوە دوعای بۆ دەکەین خوای پەروەردگار دەست بە تەمەنیەوە بگرێت و سەربەرزی دنیا و قیامەتی کە دووبارە سوپاس. أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسر طياري من أي أحمدي مختاري من صلوات لسر طياري من. سەرەتا بەناوی خودای گەورە خۆشحاڵین کە بۆ ماوەی 6 ساڵە بەشدارین لە پرۆژەی نوری نەمر کە ساڵانە لە مانگی مەولوددا ئەم پرۆژەیە ساز دەکرێت و هەر ساڵی لەسەر بابەتێکە. ئەم ساڵ لەسەر ژیانی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتا لە خێزانەکەی خۆیەوە بناغەی دەوڵەتی مەدینە و سەرجەم موسڵمانانی دانا کە ئەمەش گرنگیەکی تایبەتی هەیە خێزان لە ئیسلامدا بەهۆی ئەوەی کە ئەمە سەرجەم کۆمەلگاکان لە خێزانەوە دروست دەبن و گرنگیەکی تایبەتی تریش کە لە ناو ژیانی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبووە. پێغەمبەر لە 3 ساڵی کۆتایی تەمەنیدا لە یەک کاتدا خاوەنی 9 هاوسەر بووە کە سەرڕایەوەی کە بۆی مەشغوڵەتی بانگەوازەوە کاتی کەم بووە بەڵام لەگەڵەوەشدا کاتی بۆ سەرجەم خێزانەکانی دابین کردووە و لایەنێکی تری ئەم کتێباوەیە کە ئەو کێشانی کە تووشی خێزان و تووشی کوڕ و کچەکانمان یان تووشی خێزانەکانمان دەبێت چۆن چارەسەری بکەین کەوەش لایەنێکی تری کتێبەکە بوو و سوودێکی زۆر مامەوە گرتووە بە هیوای بەردەوامی بۆ ئەم پرۆژانە و سازم پرۆژەکانی تری ئینشاڵڵا. ئەوان پرۆژانە گرنگێکی تایبەتی خۆیان هەیە کە ساڵانە دووبارە بکەنەوە بە هەر ساڵی لەسەر بابەتێک بێت چونکە ڕاستی لەم سەردەمەدا ئەوەندەی کە وەسایلەکانی خراپە و دوورکەوتنەوەی گەنجەکانمان هەیە لە ئیسلام و لە دینداری ئەم پرۆژانە زۆر باشە بۆەوەی کە ئیمانمان دووبارە شەحن بێتەوە و زیاتر و باشتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بناسین. كسرى شقبو كتوهاتي ساوا وشقبو لبرزاتي شقي كرد معي بإشارة لبار إنكاري آياتي
شقی کرد مانگ بە ئیشارای لەبار ئینکاری ئاياتی ڕۆڵەی نەسراوی ئامینە دایگەنەیدی وەلایەویەنە فیدای بڕیار و قەولی بم چەنێ جوانە و چەند خایەنە فیدای بڕیاری قەولی بم چەنێ جوانە و چەند خاوێنە ئەی سەیدی سەرداری من ئەی مەحرەمی ئەسراری من ئەی ئەحمەدی موختاری من سەڵەوات لەسەر تۆ یاری من ئەی ئەحمەدی موختاری من سەڵەوات لەسەر تۆ یاری من. بسم الله الصلاة والسلام على رسول الله. سپاس ستایش بۆ خوای گەورە کە توانیمان ئەم ساڵیش بەشداری بکەین لە پرۆژەکەمان کە بۆ ساڵی شەشەمە ئەم پرۆژەیە دەکرێت و زۆر خۆم خۆشحاڵ دەزانم کە توانیم ئەم ساڵیش بەشداری بکەم کە هەر 6 ساڵەکەش بەشداریم کردووە. پرۆژەی ئەم ساڵیشمە بریتیە لە ژیاننامەی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم کە گرنگیەکی زۆری هەیە بۆ هەر تاکێک لە هەر شوێنێک بێ کە بتوانێت ژیاننامەی پێغەمبەریان محەممەد صلی الله عليه وسلم بخوێنێتەوە. و یەکێک لەو تانەی کە زۆر کاری لە من کرد ئەوە بوو کە کاتێک پێغەمبەرگیان محەممەد صلی الله عليه وسلم ئیبراهیمی کوڕی گیان لە دەست دەدات فرمێسک بە چاوەکانی دێتە خوارەوە هاوڵان یەکێک لە هاوڵان دەڵێت تۆش ئەی پێغەمبەری خوا دەڵێ بڵێ چاو فرمێسک دەڕێژێ و دڵی شتەنگ دەبێت بەڵام هیچ شتێک ناڵێ کە ببێتە ئەوەی کە ڕزامەندی خوای گەورە لە دەست دەدا زۆر ئەو تە جوانە زۆر کاری لە من کرد و هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربان دەخوازم سپاس بۆ مامۆستا پشتیوان بۆ مامۆستا شادیە بۆ هەموو ئەو مامۆستایانەی کە بە پیتێک بە هەر شتێک بەشداریان کرد بێت لە سەرخستنی ئەم پرۆژەیەدا و دووبارە سپاسان دەکەم. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان. بەڕاستی من ئەوڕۆ کە بەشداریم لە پرۆژەی ژیانی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی بەڕایم پرۆژەیەکی زۆر گرنگە بەتایبەت دەربارەی ژیانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەڕاستی بەڕادەیەکی زۆر گرنگە کە ساڵان پرۆژەیان دووبارە بکرێتەوە ئینشاءالله منەوە دووەمین ساڵم بەشداری تێدا دەکەم ئینشاءالله ساڵانی داهاتووتریش هەوڵدەم بەشداری تێدا بکەم لەبەرەوەی بۆ کۆمەڵگای و سەردەمە زۆر گرنگە. بەڕاستی پرسیارەکەم بەلامەوە هەموو جۆری تێدا یعنی پرسیاری قوس تێدا پرسیاری ئاسانیش تێدا بوو بەڵام زیاد پرسیارە ئاسانەکان بوون و ئینشاءالله عمرەکەش بۆ کەسێکی شایستە دەرەچێت. بسم الله والصلاة والسلام على رسول الله. الحمد لله الذي تتم بنعمته الصالحات. سپاس بۆ خوای کە ئەم پێغەمبەرە نازدارەی کردووە بە پەیامبەر و پەیامنێری خۆی بۆ سەر ئەم زەویە بۆ ئێمەی مرۆڤ بۆ ئەم مرۆڤایەتی ئەمڕۆ بالذات ئەم پرۆژەی کە ئەمڕۆ ئیمتحانمان تێدا کرد طبعاً پرۆژەیەک جیاوازتر لە پرۆژەی جاری پێشوو بوو. جاری پێشوو سەبارەت بە ژیاننامەی پێغەمبەر بەگشتی بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەم جارەیان پرۆژەکە تایبەت بوو بە ژیانی خێزانی پێغەمبەر واتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن لەگەڵ هاوسەرانیدا مامەڵەی کردووە. بۆیە بەڕاستی لێرەدا من چەند خاڵێکی زۆر گرنگم بۆ گەڵاڵە بوو کە بۆ کۆمەڵگەی ئەمڕۆوە بە تایبەت بۆ ئەمڕۆی کوردستان زۆر گرنگ و زەڕورن. ئەوش بەڕاستی ئەوەیە کە بەجددی لە ئێستادا خەڵکی زۆر لە ناو خێزان و لە ناو ماڵەکانی خۆیاندا دەیان کێشەی هاوشێوەی کێشەکانی کە لەم کتێبەدا باس کراون هەمانە. بۆیە بەڕاستی یەکەم شت کە مرۆڤ پێویستی پێیەتی ئەوەیە چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو کێشەکانی بە حەکیمانە بە دانایی بە گفتوگۆ چارەسەر دەکرد پێویست دەکا هەموو کەسێک بەڕاستی لێرەدا عیبرەت و پندێک لەم چیرۆکانە وەربگرێ. بەڕاستی ئەو مامۆستایەک بوو کە بەجددی بە شێوەی کردداری ئەمەی فێری ژیانی ئەمڕۆ کرد. بەجددی مرۆڤ ئەگەر نەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو بارودۆخێک بێگومان سەخت دەبێت ئەگەر بە تەواوەتی هەڵبکات. اینجا جگەلەوە زۆرینەی خەڵکی لەوانەیە پێیان وایە بە ئەم پرۆژانە زیادەڕەوین یاخود پێویست نین بەڵام بەگشتی من پێم وایە هەموو کاتێک ئەمە زەرورە و زەرورتر لە زەروریشە چونکە بەجددی ئێمە مادام خۆمان بە موسڵمان دەزانین پێویست دەکا ئێمە ڕابەرەکەی خۆمان بە تەواوەتی بناسین. بەڕاستی ئەمڕۆ شتگەلێکی هەندە زۆر هەن کە مرۆڤ سەرقاڵ دەکەن بە هەموو جۆرێک ئەمەیان دوورخستێتەوە لەوەی کە ئێمە لە ژیانی پێشەوای مرۆڤایەتی بە تەواوەتی وردبینەوە یاخود پەندی لێ وەربگرین. بۆیە بەڕاستی
نەک جارێک هزار جار من دەستخۆشی لە ستافی پرۆژەی نوری نەمر دەکەم و بە تایبەتیش کتێبەکە بە زمانێکی زۆر سادە زۆر جوانتر لە کتێبەکەی پێشوو چاپکرا بوو ئەمەیان زمانەکەی زۆر تایبەتتر بوو لە هی پرۆژەی پێشوو و بابەتەکانی ناویشی زۆر گرنگ و زۆر زەڕور بوون و بە تایبەتیش بۆ ئەمڕۆی حاڵی ئێمە بە تایبەتی کورد لەناو کوردستان وەجگە لەوەش بەڕاستی من وەکو خۆم کۆمەڵە پرسیارگەلی زۆرم لە مێشکدا بوو کە هەمیشە دەمبوو باشە ئەم هەموو هاوسەرگیریە بۆ ڕاست ئێمە باوەڕمان بە فرە ژنی هەیە بەڵام ئەم هەموو هاوسەرگیریەی ئەو کە بەو جۆرەی لە قورئاندا هاتووە هەتا چواردانە بەڵامی ئەو ڕۆی بۆ 11دانە ئەمە بووە بێگومان هەر کەسێک کتێبەکەی خوێندە بێتەوە تێگەیشتووە کە بۆچی ئەم هەموو هاوسەرگیریە و هەمووشی بە وەحی بۆی هاتووە بۆیە بەڕاستی زەڕورە هەر کەسێک دەیەوێت تێبگا لە ژیان لانی کەم ورتر بێتەوە لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەزائیدەن ورتر بێتەوە لە ژیانی خێزانی چون بەڕاستی ئەو ئەگەر سیر بکەین بەشێکی زۆر لەو هاوسەرانەی کە بە هاوسەری هەڵی بژاردوون هەمویان لە هاوسەری تریان منداڵیان هەبووە بێوەژن بوون یاخود بە جۆرێکی تر لە ماڵێکی ترەوە لە خێزانێکی ترەوە لە ژینگەیەکی ترەوە هاتوون زۆرینەیان لە ژینگەی زۆر بەرز و لە خێزانێکی زۆر دەوڵەمەند و بەرەوژیانێکی زۆر دژوار هاتوون لە پێناوی چیت تەنها لە پێناوی ئەم دینە بەڕاستی ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە دین وەکو پشکۆیەک لەسەر دەستدانراوە بەڕاستی ئێمە پێمان وا بوو کە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژانە منێ بەڵام ئێستا ئەمڕۆ حالیەن ئەو ڕۆژەیە کە بەڕاستی ئیمان لەسەر دەستمان بۆتە ئەو پشکۆیەک بەردەوام دەمان سووتێنێ بۆیە داوای ئەوەی لە خوای گەورە دەکەم کە هەمیشە ئیستیقامەمان پێ ببەخشێ و زیاتر شارەزامان بکات لە دینەکەی و زیاتر خۆشەویستیان پێغەمبەرە لە دڵماندا بچەسپێنێ هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم خوای گەورە لە هەموو لایەکمانی قبول کردبێ ئینشاء الله خوای گەورە لە قیامەتدا بمانگەێنێت بە دیداری ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام و بەدەستەکانی ئەو لە حەوزی کەوسەر ئاو بخۆینەوە يا ربي خوي جورا هم لا بارزراوك وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان الحەمدولله ئەمڕۆژ تاقیکردنەوەی ژیاننامەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم وا بەرەو کۆتایی دەڕۆین و الحەمدولله بەشداربووان هەم لە بەشی کوڕان و هەم لە بەشی خوشکان بەشداریان کرد لەم پرۆژەیە لەم ژیاننامەیە ئەم ساڵ سوپاس بەخوای پەروەردگار ئەم ژیاننامەیە دەتوانم بڵێم ئەم ساڵ خەڵکێکی زۆر لە خزمەتی ژیاننامەی پێغەمبەری خوادا بوو صلی الله علیه و سلم بەتایبەتی ژیاننامەی ئەو ساڵ لە ڕووی خێزانیەوە بوو ژیانی پێغەمبەر لە ڕووی خێزانیەوە چۆن بووە صلی الله علیه و سلم سوپاس بۆ خوای گەورە خەڵکێکی زۆر کە لە خوشکان و لە پیاوان کە ئەم ژیاننامەیان خوێندوێتەوە بە دڵێکی زۆر لە مەحەبەت و خۆشەویستی باسی خۆشەویستمان باسی نوری چاومان باسی پێغەمبەرگیانمان بۆ دەکەن صلی الله علیه و سلم و کاریگەریەکی زۆری لەسەر دڵ و دەرونی تاکەکان دروست کردووە لەسەر خوشکان دروست کردووە لەسەر گەنجان دروست کردووە و ئەو شوبهات و گومانانەی کەوا لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا دروستکراون صلی الله علیه و سلم لە ڕووی ئەوەی کە چەند خێزانی هەبووە لە ڕووی ئەوەی کە حکمت لە چەندەتی خێزانەکانی چی بووە سوپاس بەخوای گەورە وەڵامەکان زۆر بە قەناعەتەوە دەستکەوتووە لەم ژیاننامەیەدا و ئینشاء الله ئێمە ئیش لەسەر ئەم پرۆژەیە دەکەین کە ئەو ساڵی شەشەمە پرۆژەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینشاء الله بۆ ساڵانی تر بە فراوانتر و گەورەتر ئیشی لەسەر دەکەین ئەوەی جێ دڵخۆشیە لە شارەکەمان لە پشدەر خەڵکێکی باش سوپاس بەخوای گەورە ئەوەی کە لە نزیک و ئەوەی لە دووریشە و لە شارەکانی تر کاتێکە زانیویانە ئەم پرۆژەیەکیە لە خزمەتی ژانی پێغەمبەردا صلی الله علیه و سلم پاڵپشتیان لێ کردووە اینجا بە هەر نەوعێک بێت ئێمە لێرە دوعای خێریان بۆ دەکەین ئەوانەی کەوا پاڵپشتی لە پرۆژەی نوری نەمر دەکەن ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە جەزای بەخێریان داتەوە و من ڕاستی لێرەوە حەز دەکەم مامۆستایانی ئاینی باش بزانن لە ئێستادا ئەم پرۆژەیەکە لە مانگی مەولودا ئیشی لەسەر بکرێ ئەمە دەبینین ساڵانە مناسبە و مەولودی زۆر دەکرێت خەڵکێکی زۆر هەیە نەیاری مەولودە هەیە یاری مەولودە خەڵکێکی زۆر کۆ دەکەنەوە بەڵام تەماشا دەکەین کۆبوونەوەکان زۆرێکی ئەنجامێکی وای نییە سوودێکی وای نییە بۆ خەڵک بەڵام پرۆژەیەکی ئاوا کە خۆتان ئێستا دەیبینن و چاوتان لێیە کە ئەم هەموو خەڵکە بەشدارە و هەموو کەسە لێرە و لە شارەکانی تر بەشدارە
دەبینین کە ئەم جۆرە پرۆژانە ضرورن لە مانگی مەولودا ئەنجام بدرێن ئەوە معنای ئەوەیە کە ئێمە خۆشەویستیەکی تاوامان بۆ پێغەمبەر هەیە سەڵسەم ئەوە مانای وەفایە بەرامبەر پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم و پێم خۆشە بەڕاستی مامۆستایانی ئاینی لەو بوارە کە دعوە و بانگەوازیە هەر لە ناو مزگەوتان نەبێ هەوڵ دەین بینە دەرەوە و تاکی کۆمەڵگاش ئاشناکەین بە خوێندنەوە و بە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم واز لە یەکتر شکاندنەوە و مناقەشە و منافەسەکردنی یەکتر لەسەر کۆمەڵێک شت واز لەوە بێنین هەوڵ بدەین خزمەتی ئەو ئیسلامە بکەین بەڵام بە شێوازێکی جوان و میانڕەوی هەوڵ بدەین خەڵک ئامانجی ئێمە ئەوە بێ خەڵک ئاشناکەین بە ژیانی پێغەمبەر بە ڕەوشتە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیشە بەکارە جوانەکانی ئیسلام کەوا ئیسلام لە ڕێگەی ڕەوشی جوان و ئەخلاقی جوان بڵاو بۆتەوە ئەوەی کەمە دەیبینین جاریوا لە کۆمەڵگاکەمانە دەبینین تەفرەقە و دووبەرەکیەکی زۆر لە ناو موسڵمانانە دەبینین لە ئەنجامی ئەوە ئەم شتە دروست دەبێت کە ئاراستەکردنمان بە شێوەیەکی غەڵەت دروست کراوە مەسەلەن ئەو لە ڕقی ئەو کۆمەڵک شت دەکە ئەو لە ڕقی ئەو کۆمەڵە ڕەدی ئەو دەداتەوە بەڵام لەسەر بنەمای محەبەت و خۆشەویستی نییە جا تکاکارم ئینشاءڵڵا هەمومان پاڵپشتی یەکتر بین دەستخۆشیمان هەیە بۆ کەناڵی فاملی ڕاپەڕین کە کاک بەختیار بێناسی ئەم پرۆژێ ئەمڕۆ گواستیەوە و بە شێوازێکی جوان مقابلەکانی وەرگرت و وێنایەکی جوانی پرۆژەکەی کرد و خوای گەورە نمونەی زیاد کات و وەخوای پەروەردیگار نمونەی ئەو کەسانە زیاد کەکەوە ئەم ساڵ پاڵپشتیان کردووە لە پرۆژەکە سواز بەخوای گەورە پرۆژەی نوری نەمر ژاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوسا خەڵاتی زۆری تێدایە چوار عومرە ئەلحەمدولillah تا ئێستا ئامادەیە و هەروە کۆمەڵێک هەدیەی تر خەڵاتی تر ئامادەیە کە ئینشاءڵڵا لەمە دووە ئیعلان و ئاشکرای دەکەین و لە شەوێکی تایبەتە لە ناو مزگەوتە تیر و پشک بۆ بەشداربووان دەکەین و هەمووتان دەیبینین ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا ئەوەی کە ئەم ساڵ بەشداری کردووە بە ئومێدی خوا هەمویان دەبنە خاوەنی خەڵات و هەدیە وەردەگرن جارێکی تر ڕێز سڵامانێ بۆ هەمووتان زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوە و لە خزمەتی ئەو میوانە خۆشەویستانە و لە خزمەتی ئەو گەنجانە و ئەو ئەهلە خۆشەویستەدا بووین و سوپاس بەخوای پەروەردیگار گەنجێکی زۆر بەشدار بووە و لێرەشەوە دەستخۆشیشمان هەیە بۆ کاک عەبدولسەلام خاوەنی ئەم یاریگایە کە هەمووی ساڵێک بەڕاستی مووقیفی جوانی هەیە لەگەڵمان بەشدارە و دەستبارمان دەکات خوای گەورە جەزای بەخێری ئەو برایشمان داتەوە بۆ پشتگیریکردن لەو چالاکیانە والسلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خير خلق الله سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وسلم ومن والاه من براسي أو بروجيا زور بروجيكي جرينجا دەست خۆشی لە جەنابی مامۆستا مەلابشتیوان دەکەین مدرسی حجرەی ئیمامی شافیعی کە هەستا بەکردنەوەی ئەو پرۆژەیە بەڕاستی ئێمە شانازی پێوە دەکەین چونکە ئەو پرۆژەیە زۆر گرینگەکەوە خەڵکی ئێمە شارەزا بێت لە سیڕە و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ژیاوە لەگەڵ خێزانەکانی چۆن بووە لەگەڵ دەوروبەر و جیرانی چۆن بووە لەگەڵ خەڵکی غەیرە دین چۆن بووە لەگەڵ سەحابە بەڕێزەکانی چۆن بووە بە شێوەیەکی گشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ژیانی مبارەکی چۆن بردۆ سەر ئەوە زۆر گرینگە و لە لایەکی ترشەوە بەڕاستی پێخۆشحاڵین کەوە ئەلحەمدولillah ئەو ساڵ کە بۆ ساڵی شەشەمە پرۆژەی نوری نەمر ئەلحەمدولillah ئەو ساڵیش بەسەرکەوتووی کۆتایی هات و ڕێژەیەکی باش خەڵک تێدا بەشداری کرد ئەلحەمدولillah ئینشاءالله ئومێدەوارین لە داهاتووشدا ئەو پرۆژانە بەردەوامیان هەبێ زیاتر فراوان بکرێن قەرەباڵغتر بکرێن زیاتر خەڵک بێتە پێشەوە و بەڕاستی پێویستیشە خەڵک هاوکار بێ پشتیوان بێ لەو بارەیەوە خەڵکانی دەستڕۆیشت و خەڵکانی مسلمان و یعنی مسلمان و هەروە بێتەوە ئیسلام خواز و ئیسلام پەروەر بێنە پێشەوە بۆ دعم و هاوکاری بۆ ئەو پرۆژەیە بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە وکردنەوەی پرۆژەی تریش ینی نەکرد ئەو پرۆژەیە بەڵکو پرۆژەی تریش بکرێتەوە لە پێناو زیاتر پەروەردەکردنی خێزان و کۆمەڵگاکەمان خوای پەروەردگار پاداشتی هەموو لاگداتەوە ئینشاءالله تەمەنای موفەقی و ناجحی بۆ هەموو بەشداربووان دەکەین خوای پەروەردگار ئینشاءالله
هەموو لایەک موفق و ناجح بکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وسلم. بەنای خۆی گەورە میهرەبان دیارە بەجێ چاودێریتی بنراتی و قافی قەڵازێ هەموو ساڵێک لە یادی مەولود لە دوای 12 ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێشوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم نزیکەوە 6 ساڵێکە مەدرسە و حوجرەی شێخ عەبدولکەریمی عەبداڵان کە پرۆژەیەکە نزیکەوە 6 ساڵە لەو یادەدا کە هەر ساڵە و کتێبێک دەکرێتە بەرنامەی خوێندنەوە و لە دواییدا تاقیکردنەوەی کە لەسەر دەکرێت لەو مانگەدا و ئەم ساڵیش سوپاس بخوا کە ئەم پرۆژەیە بەرەو فراوانتر و باشتر و چاکتری هەنگاوناوە کە زۆرینەی کوردستانی گرتوتەوە کە شاری ڕانیە ئەوەی قەڵازێ الحەمدولیلا ڕێژێکی زۆر لە خوێندکاران بەژاریان کردووە و شاری ڕانێ بەژاری کردووە و هەروەها زۆربەی حوجرەکانی کوردستان و هەروەها لە هەولێر خوێندکار و قوتابیانمان هەیە و لە سلێمانی بە هەمان شێوە سوپاس بخوا و سوپاس بە هەوڵ و کۆششی هەموو مامۆسایان و هەموو ئەوانەی کە ئامادەی ئەم پرۆژەیەن و هاندان و خێرخوازە بە ڕێزەکانیش کە نزیکەی ئەم ساڵ 5 عەمرە کراوەتە هەدیە بۆ یەکەم و دووەمەکان و هەدیەکی یەکجار زۆریش الحەمدولیلا لەبەردەستدایە هەر بۆ یەکەم و دووەم و هەتا دەیەمەکانیش و ئەم پرۆژەیە بەڕاستی هاندانێکە بۆ ئەوەی کە مسلمانان زیاتر نزیک بن لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سوپاس بخوا و هەموو ساڵێک کە چەند کتێبێک بۆ مەرحەلەکانی 1 و 2 3 و 4 ئێمە کە سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە کە دەیکەنە پرۆگرام و بەرنامە الحەمدولیلا خوێندکار و قوتابیەکان چەند جارێک دەیخوێنەوە لە کۆتایەکەیدا کە ئەمڕۆ هەڵبژێردراوە و تاقیکردنەوەی تێدا هەڵسەنگان تێدا ئەنجام درراوە. لەم هەڵسەنگانەوە مێت دەکەین کە فێرخوازان بەگشتی پلەیەکی باش بەدەستبێنن و منافەسەکە و شەریفانەیە و زۆریش بە قووەتەوە و لە زۆربەی کوردستان و خوێندکار و قوتابی بەژاری کردووە و خۆشبەختانە الحەمدولیلا کە خێرخواز هاتوتە پێش نزیکی 5 عومرە کە بۆتە هەدیە یەکەم و دووەمەکان و هەدیەکی یەکجار زۆری شەیە و ئومێد دەکەین ساڵانی تری ئینشاءالله فراوانتر بێ لە خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە بۆی زیاتر خەڵک لەم یادەدا هاندانێک بکەین زیاتر خەڵک ئاشنایەتی لە ژیاننامەی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم هەر لە یەک سلکدا خۆ نەبینێتەوە کە لەم ساڵەدا لەم مانگە لە یەک مانگدا لە یەک ڕۆژدا ئاهەنگێک بکرێت و خەڵک شیرین ببەخشێتەوە بەڵکو وا بکەین لەم مانگەدا بیخۆزینەوە خەڵک هان بدەین ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ئاشنا بکەین زیاتر لە ئەخلاق لە پەروەردە لە ڕەسەناتی لە ڕێز و حورمەت لە جیران لە باوکو دایک لەوانەی لە کۆمەڵایەتی وا بکەین کە ئیسلامی وەک خۆی و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک خۆی پێشانی خەڵک بدرێت و بیخوێنرێتەوە و ممارەسەی ژیانی خۆیان بکات و بۆی کۆمەڵگایەکی تەندروست باش و چاک و ڕەسەناتی ئیسلامەتی خۆی بپارێزێت ئینشاءالله.